لایەن هێزەکانمانەوە لە ساڵی ڕابردوودا توانراوە 472 کەس بە تۆمەتی جۆراوجۆر لەلایەن هێزەکانی بەڕێوەبەراتی ئاسایشی گەرمیان بەگشتی و یاریدەکانی لێژێر دەست سنووریەوە دەستگیر بکرێت. 163 کەس لەو تۆمەتبارانە بە تۆمەتی بەکارهێنان و کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەر دەستگیر کراون. هەروە 55 تۆمەتبار بە تۆمەتی تیرۆر و هاوکاریکردنی تیرۆر بە پێی مادەکانی 2، 3 و 4 تیرۆر دەستگیر کراون. 254 تۆمەتباریتر بە تۆمەتی جۆراوجۆر لەوانە تۆمەتی کڕین و فرۆشتن و هەڵگرتنی چەکی بێموڵەت، ساختەکاری و ساختکردنەوەی دراوی ساختە و کوشتن، دەرمانخانە و دزینی ئۆتۆمبیل، هەروەها دەستبڕین و هەڵخەڵەتانی هاوڵاتیان ئەوان دەستگیر کراون. لە کۆی ئەم دەستگیرکراوانە لە ساڵی ڕابردوودا ئەمانە هەمووی لەسەر بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دەستگیر کراون. 84 تۆمەتباریان مەسەڵەن لە کۆی ئەوانە سزای زیندانیکردن و پێبژاردنوان دراون سزا دراون. 95 کەس لەو تۆمەتبارانە دۆسیەکانیان تاکو ئێستا ئیحاڵی دادگای تاوانەکان کراوە لەبەرەوەی لەلایەن دادگای تاوانەکانەوە بڕیاری یەکلاکەرەوەی لەبارەوە دەدرێت. 68 کەس لەو تۆمەتبارانە تاکو ئێستا دۆسیەکان لە قۆناغی لێکۆڵینەوەدایە و 225 تۆمەتبار لەسەر بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئازاد کراون. کۆی 163 کەس بە تۆمەتی مادەی هۆشبەر دەستگیر کراون، 46 کەسیان سزا دراون. 23 کەسیان دۆسیەکان ڕەوانەی دادوەر کراوە، دادگای تاوانەکان کراوە. 51 تۆمەتباریان لە قۆناغی لێکۆڵینەوەدایە، 43 تۆمەتباریان ئازاد کراوە لەبەر نەبوونی بەڵگەی پێویست